خێزانەکەی سلێوە عەبا لە کەنیسەکە نوێژ دەکەن ئەو کەنیسەیە کە لەلایەن چەکدارەکانی داعشەوە زەرورزیانێکی زۆری پێگەیەندراوە لە کاتێکدا هێزەکان سەرقاڵی وەدەستخستنەوەی موسڵن خێزانە ئاوارە کریستیانەکان دەگەڕێنەوە بۆ ناوچەیەک لە نزیک قەرەقوش بۆ دۆزینەوەی زۆرێک لەو گەنجینە بەنرخانەی کە لەلایەن چەکدارەکانی داعشەوە تێکشکێنراون. شفت يعني فرض ظاهرة دیاردەیەکی زۆر نامۆم بینی کە دەری دەخات ڕخوکینەی ئەم جۆرە لە مرۆڤ بەسەر مرۆڤایەتیدا نە ئاینیان هەیە نە ویژدانیان هەیە نە باوەڕیان بە پێغەمبەر هەیە نە بە خودا باوەڕیان بە مرۆڤایەتی نییە دەتوانیت هەموو شتێکیان پێ بڵێیت. قەرەقوش یەکێکە لە شارۆچکە کریستیانەکان لە ناوچەی نینەوە لە باکووری عێراق کە لە ساڵی 2014دا لەلایەن داعشەوە لەژێر دەسەڵاتی هێزەکانی حکوومەتی عێراقدا دەرهێنرا. پیاوێکی تەمەن 75 ساڵ کە مامۆستای خانەنشینە بە ناوی سلێوە عەبا لەگەڵ بنەماڵەکەیدا دەگەڕێتەوە بۆ کڵێساکەیان کە بە درێژایی ژیانی نوێژی تیادا کردووە دەبینێت کە زۆربەی هەرە زۆری کەنیسەکە سووتێنراوە یان وێران کراوە. يعني انتقام واتە تۆڵەکردنەوە و کۆمەڵکوژی واتە سڕینەوەمان لەسەر ئەم زەویە ئێمە خاوەنی ئەم خاکەین مێژوو یادی باو باپیرانمان دەکاتەوە هێشتا شوێنەوارە دێرینەکانمان بوونیان هەیە. هەروەها خانوەکەی بنەماڵەکەی عەباش تاڵان کراوە هەرچی شتێک تایبەتی خێزانەکەیانە تاڵان کراون و شتە تایبەتەکانی خۆشان تێک و پێک دراوە. هذول اللي حرقوا هاي الكنيسة ئەوانەی کە ئەم کڵێسە و ئەم گوندیان گرتێ بەردا من مامۆستایان بووم و ئامۆزاکەم مامۆستایان بووە بڕوانە چۆن نمەک حرام و سپڵە بوون. کریستیانە ئاشوریەکان کە زۆربیان بە زمانێکی جێگرەوەی زمانی ئارامی دەدوێن ئەو زمانی کە پێغەمبەری عیسا و هاوڵانی قسەیان پێدەکرد یەکێک لە کەمایەتی هەرە دیارەکانی عێراق بەڵام ژمارەیان کەمی کردووە بەهۆی کۆچکردن و هەڵاتنیانەوە لەو جیاکاریانەی کە بەرامبەریان ئەنجام دەداوە. منو يكتبها کێ ئەمانە دەنووسێتەوە هەموو ئەم کتێبانە بە قامیش و پەڕی باڵندە و بە مەرەکەم نووسراون بە ئینگلیزی و بە عەرەبی نووسراون. فاجعة کارەساتێکی گەورەیە ئەگەر دانم بە خۆمدا نەگرتایە ئەو ئافرەتەی لەگەڵمدا بوو لە هۆشخۆی دەچوو ئەمەی ڕوویداوە ناچێت بە عەقلی کەسدا بەم ئەندازەیە تەنها ئەو پەنجەرەیە لە شوێنی خۆی ماوە هەمووی بە قۆناغەت فەنگ شکێنراوە لەبەرچی بۆ تۆ بڵێ ئەم شوشانە بفرۆشن ڕق و کینەیە و دەیانەوێت شوێنەوارەکانمان لێرە هەڵبکەنن. کاتێک داعش لە ساڵی 2014دا بە ناوچە باکووریەکانی عێراقدا بڵاو دەبێتەوە کریستیانە ئاشوریەکان زۆر درڕندانە لەلایەن داعشەوە کرانە ئامانج و هەزاران ئەندامی ئەو کۆمەڵگەیە دەربەدەر بوون و بە لێشاو چوونەتە ناوچەکانی ژێردەسەڵاتی کوردەکان. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.